قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ دەستی پێکرد. جگە لە هێزەکانی ئەوپەیمانان زیاتر لە 6,000 پێشمەرگە و سەربازی سوپای عێراق بەشدارن لە ئۆپەراسیۆنەکەدا. لە ئێستادا مووسڵ لە چەند میحوەرێکەوە لەلایەن هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقەوە گەمارۆ دراوە. هێزەکانی پێشمەرگە لە باکووری مووسڵەوە، واتە لە تەلەسقوف، لە ڕۆژاواشەوە لە شنگال، لە باکووری ڕۆژاواشەوە لە ڤەنداوی مووسڵ گەمارۆی چەکدارانی داعشیان داوە لە ناو شاری مووسڵ. هەروەها لە ڕۆژهەڵاتی مووسڵیشەوە خازر و بەعشیقە و نەوەران لە ژێر دەستی پێشمەرگەدایە. ئێستا ئەو هێزانەی پێشمەرگە کە لە دەوروبەری مووسڵدان و لە باکوور و ڕۆژاوە و ڕۆژهەڵاتەوە گەمارۆی چەکدارانی داعشیان داوە لە مووسڵ زیاتر لە 40,000 پێشمەرگە دەبێت کە لەمانە پێکاتون. 4 لیوای وەزارەتی پێشمەرگە، هێزەکانی زێرەڤانی، هێزەکانی پشتیوانی 1، بەشێک لە هێزەکانی پشتیوانی 2، 2 لیوا و بەشێک لە هێزەکانی 7، هێزەکانی 1/8، لیوا تایبەتەکان، بەشێک لە هێزەکانی بەرگری فریاکەوتن. لە باشووری مووسڵیشەوە کە دەکاتە ناحەی گەیارە لە ژێر دەسەڵاتی فیرقەی 15 سوپای عێراقدایە کە زیاتر لە 10,000 سەربازی تێدا جێگیر کراوە و لەوێشەوە سوپای عێراق پێشڕەوی دەکات بەرەو سەنتەری شاری مووسڵ. هەروەها فیرقەی 9 سوپای عێراق کە لە زیاتر لە 10,000 سەرباز پێکدێن لە چەند ڕۆژی ڕابردوودا گەیشتوونەتە میحوەری خازر. لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەشدا لە باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ دەستیان بە هێرشکردن کرد و ژمارەیەک گوندیان کۆنتڕۆڵ کردەوە. هەروەها فڕۆکە جەنگیەکانی یاوپەیمانان و تیمی مەیدانی زەمینی بۆ هاوکاری فڕۆکەکانی یاوپەیمانان بەشدارن لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. بەپێی لێدوانی بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە جگە لە سوپای عێراق و پێشمەرگە هیچ هێزێکی دیکە بەشدار نەبوون لە یەکەم قۆناغی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. هونەر ئەحسان، NRT.